خۆشەویستان هەمومان کەمێکمان نەبێ خاوەنی مۆبایلین، خاوەنی ئەکاونتین، فەیسبووکمان هەیە یاخۆ شتی ترمان هەیە. هەندێک ئامۆژگاری دەکەین بۆ ئێوەی موسڵمان. ڕوو دەکەمە ئەو کەسانی کە مۆبایلیان هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردەهێنن، مراجعەیەکی ئەو شتانە بکەن کە بڵاوتان کردوتەوە، چاوێک بەو شتانەدا بخشێنن کە بڵاوتان کردوتەوە هەتا خوارەوە. بۆچی؟ چونکە بزانن ئەو شتانەی کە خوا پێی خۆش نییە لە گۆرانی و لە مۆسیقا، لە قسەی نەشیاو، لە گوێندان، لە قسەی ناخۆش، هەمووی بسڕنەوە، چونکە لە ڕۆژی قیامەتە هەمووی نووسراوە لەسەردان. ئەوەی تۆبەی لێ نەکەن و نەیسڕنەوە لە ڕۆژی قیامەتە لە ناو نامەی کردەوەکانتانە دەیبینن. بۆیە مراجعەیەک و چاوخشاندنەوەیەک بکەن بەو شتانەی کە بڵاوتان کردوتەوە، هەر ڕۆژی هەندێک شتی ناشەرعی بسڕەوە. بۆچی؟ چونکە وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتە کۆمەڵێک گوناه و تاوان بەرەو ڕوود دەبێتەوە خۆت ئەنجامت نەداوە. ئەزانی چی ئەو گوناه و تاوانانە؟ ئەو گوناه و تاوانانەیە کە پێڵێن شەڕی جاری، نەک سەدەقەی جاری. خێری بەردەوام نییە، شەڕی بەردەوام. وەڵڵاهی جاری وا هەیە گۆرانیەک بڵاو دەکەیتەوە، قسەیەکی نەشیا و گوناه و تاوانێک بڵاو دەکەیتەوە، وەڵڵاهی لە مزگەوتی نوێژ دەکەی، گوناهەکەیت بۆ دێ، چونکە خەڵکی گوێ لە گۆرانەکەی تۆ دەگرێت کە بڵاوت کردەوە، خەڵک گوێ لە ڤیدۆکەی تۆ دەگرێت. والله جاری وایە قورئان دەخوێنی گوناه و تاوانەکەت بۆ دێ، جاری وایە لە مزگەوتی، جاری وایە لە خەودای خەوتویتە گوناه و تاوانەکانت بۆ دێ، هەروەکو چۆن خێر و چاکەکانت بۆ دێ. کەواتە مراجعەیەکی خۆت بکە. ئەمە توندوتیژی نییە، ئەمە ئەوەیە کە تۆ چونکە دڵنیابە بەپێی قورئان و حەدیث هەر کەسێک چاکەیە بکە، چەند کەس چاوی لێ بکە، بەقەت هەمووی خێر دەستەکەوێ. گوناه و تاوانێکیش بکەی، هەر چەندێ خەڵک گوێ لە تۆ بگرێ و بە قسەی تۆ بکە، بەقەت هەمووی گوناحت بۆ نووسرێ. سبحان الله. کەواتە ئاگاداری خۆمان بین، مراجعەیەکی خۆمان بکەینەوە، با لە ناو نوێژەکانیشە گوناه و تاوانمان بۆ نەنووسرێ. ئێستا کەسانێک لە ئێوە هەیە گۆرانی بڵاو کردوت لە فەیسبووکەی خۆیان، ئێستا لە مزگەوتە گوێ لە خوتبە گرێ گوناهەکەی بۆ ڕوا، چونکە خەڵکی گوێ لە گۆرانەکەی تۆ گرێ، گوێ لە تاوانەکەی تۆ گرێ کە بڵاوت کردوتە، مشارەکەت کردووە، شێرت کردووە. کەواتە قوڕ مەکە بەسەر خۆتە. کاکە قورئان چی خۆم تەعزیە نییە، قورئان بۆ تەعزیە هاتووە، ئاخر ئەوە تێنەگەیشتنی تۆیە لە دینی خوا. ئەسڵەن قورئان خوێندن لە تەعزیە هەر شەرعی نییە، قورئان بۆ ناو دڵ هاتووە، بۆ ئەوە هاتووە بڵاوی کەینەوە، بۆ ئەوە هاتووە خۆمانی پێ بکەینە بە شەر. کەواتە مراجعەیەکی خۆت بکە. جاریوە لە بازاڕە لە دوکانەکە خەریک کەسابەتی گوناه و تاوانەکەت بۆ دێ، خەڵکیشێ خێر و چاکەی بۆ دێ، قورئانێ بڵاو کەیتەوە، لە ناو خەویشە خەڵک گوێ لێ بگرێت، تۆ خەوتی بێتی خێر و چاکەت بۆ دێ. خراپەیەکیش بڵاو کەیتەوە، گۆرانیە، مۆسیقایە، هەر شتێکی ناشەرعیە، فلیمێکی خراپ، دڵنیابە لە هەر شوێنێکی ئەم سەرزەوێدا بی، حتا لە ناو گۆڕەکەشدا بی، خێر و چاکەت هەر بۆ دێ بە ئیزنی خوا ئاگادار بە. کەواتە ئەمە خاڵی یەکەم زۆر گرانە، گرنگە ئێمە ئاگاداری خۆمان بین، قیامەتی خۆمان گران و قورس نەکەین، گوناهەکانمان گران و قورس نەکەین.